ساختەکاری لە پرۆسەی هەڵبژاردن سڕی ئیمانەوەی حکومڕانەکان بووە لە پرۆسەی سیاسی هەرێمی کوردستان بە درێژایی حکمی پارتی و یەکێتی هەمیشە لە ترسی لە دەستدانی پۆست و کورسیەکانیان پەنایان بۆ ڕێگەی جیاوازی گزیکاری بردووە. ئەم هەنگاوانە شۆکار بووە نێوماڵی کوردی لە سایی ئەو سیاسەتە چەوتە بەرەو لێکترازانی قوڵ بچێت. مامۆستایەکی زانکۆش دەڵێت پێویستە لە کوردستان ڕێککەوتنی سیاسی نوێ بکرێت بۆ دەربازبوون لەم دۆخەی پارتی و یەکێتی بەسەر خەڵکیدا سەپاندویانە. من داوا لە هەموو پارتە سیاسیە دەنگ خوراوەکان دەکەم کە لەم قۆناغەدا و لە بەرامبەر دەنجی خەڵکو و لە بەرامبەر سیاسەتی نوێی ناوچەکە لە ئاسی بەرپرسیارەتیدا بن و هەڵوێستەکانیان و بڕیاری سیاسیان و عەقڵی سیاسیان و ڕێکەوتی سیاسیان بە ئاماژەی بەرژەوەندی گشتی و بە ئاڕاستەی بەرژەوەندی گشتیدا بێ نەک بەرژەوەندی لایەنێکی دیاریکراوە تووڕەبوونی لایەنێکی دیاریکراو. لەما کاتیشدا ئیختیارەکان تەنیا قەڵەم و چەک نین و لە نێوان ئەم دوو ئیختیارەدا بەدەیان ئیختیاری دیکەمانەیە کە عەقڵی سیاسی دەتوانێت باشتر لێکیان بکاتەوە. چالاکوان و ڕۆژنامەنووسانیش ڕای دەگەێنن یەکێتی و پارتی هۆکاری پەرتەوازەی نێوماڵی کوردن و هەنگاوەکانیان خزمەتی وڵاتە بەرژەوەندی خوازەکانی کردووە و ئاشتی سیاسی و کۆمەڵایەتی هەرێمیان لەبار بردوو گوزەران و ژیان و ئارامی خەڵکیان فیدای پۆست و بەرژەوەندیەکانیان کردووە. ئەم دوو هێزی فاشین بەڕاستی تەواو کۆمەلگای شیرازی کۆمەلگای کوردیان تێکداوە تەواویان کردووە ئەم کۆمەلگایە کەشی ئارامی و کەشی سەربەخۆبوون و یاخود ئەوەی کە بەشەیەکی گشتی بتوانن بەیەکەوە هەڵبکەن تەواو ترازاندونیان لە یەکترەوە دراوسەکانیان لە یەکتر کردووە براکانیان لە یەکتر کردووە بەڕاستی شیرازی کۆمەڵاتیان بە تەواوەتی تێکداوە. ئەمانە نەک شیرازی کۆمەڵاتی شیرازی سیاسیان تێکداوە شیرازی یەکگرزیان تێکداوە شیرازەی ئابووریان تێکداوە هەموو جۆرە ئارامیەک لە وڵاتەدا لە سەدەستی ئەم دوو هێزە تێک چووە. بەڵام میشی ئەو لایەنە سیاسیانەیە کە غەدریان لێکراوە کە زوڵمیان لێکراوە کە دەنگەکانیان دزراوە بەڕاستی ئومێد بۆ خەڵک بگەڕێنەوە و هیچی تر لەم دوو هێزە فاشە قبوڵ نەکەن. کوردستانێت تۆ وەرە حکومەتێک بین هەلی کارت بۆ دابین نەکرێت کارەبات بۆ دابین نەکرێت ئاوت بۆ دابین نەکرێت زادی قیر ڕێک بۆ دابین نەکرێت ئاشتێکی جوان بۆ بەرقەرار نەکرێت لە هەمان کاتدا تەزویر بکەی سەرۆت سامانی میلەت بخۆی دەرفەتێک نەدەیە گەنجدا هاتووی نەبێ ئەم گەنجە بیمەی کۆمەڵایەتی نیە بیمەی تەندروستی نییە ئەنی تاکە شتێک وای کردووە کە ئەم گەنجە لەو وڵاتەدا هیچ شتێک بە خاکیەوە نابەستێتەوە. ئەمانە کە هاتنە سەر حکم ئینتیمانەتەوە یان نەهێشت سەرۆت سامان ئەمیلەتیان هەم بەبادا مەبدەئیان نەهێشت خەڵک وای لێ هاتۆ باوەڕی بە هیچ شتێک نەماوە حتا سیاست بۆتە قێزەوترین شتێک لە وڵاتەدا هەموو شتێکیان زەربی سفر کرد دیموکراسیات حیای چوو. ساختەکاری لە پرۆسەی هەڵبژاردن سڕی ئیمانەوەی حکومڕانەکان بووە لە پرۆسەی سیاسی هەرێمی کوردستان بۆیە لە پێناومانەوەیان و بۆ دەربازبوون لە سزادانی خەڵکی تاکە دەواازەیەک بوو بێتە فریادڕەسیان دزینی دەنگ و ساختەکاری و هەڕەشەی نامبڕین خاڵی بەهێزی حکمی چارەگە سەدەی ڕابردویان بووە. بەڵام کورد زۆر دەمێکە وتویەتی پەتی زوڵم و زۆرداری لە ئەستوریدا دەپچڕێت و مێژوو ناوی ئەوانیش لە تۆماری سزادراوانی دەستی گەل دەنووسێتەوە. ئاراز ڕەسوول کەناڵی ئاسمانی پەیام ڕاپەڕین.